هیوادارم کە دەنگم زۆر باش بێت بە ڕێزان و خۆشەویستان هیوادارم دەنگم باش بێت. هەمووتان بەخێر بێن سەر چاو بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە ئەو کاتە کۆمەڵێک قسە و باسی خۆم مەبێت لەسەر ئەو ڕووداوانەی کە ئێستا هەیە. هیوادارم کە بتوانم ڕاو و سەرنجەکانی خۆم بە هەموو خۆشەویستان بگەێنم و چۆن ئەو دنیای ئەبینم وەکو خۆم ڕەسمی بکەم. بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد داتن پیاوان و ژنان دامەس هیرن هەمووتان بەخێر بێن سەر چاو. زۆر جاگلەیم لێکرێت تۆڕە لەی کوڕگەل ئەم بام سەفەرش ژنگەل و کشگەلی تێبکەوێ هەمووتان بەخێر بێن سەر چاو. هیوادارم کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن سەرحاڵ بن وە ژیانێکی خۆشتان هەبێ. من وردە وردە ئەچمە ناو بەحسەکەمەوە بۆی کە زۆر توولانی نەکەمەوە سەرنجەکانی خۆم بۆ ئێوەی خۆشەویست ئەخەمە ڕوو. سەرەتا ئەبێ ئەوەتان پێ بڵێم کە هەتا وەکو خۆم وەکو ڕەئی ئارام ئەحمەد بۆ چوونی کۆنکرێتی خۆم لەسەر ئەم گروپەی کە ناوێن نەوەی نوێیە کە لە دوای دروستبوونیەوە من زۆر قسەم لەسەر نەکردوون چونکە خەتەری ئەمانە من لە مانگی 2016 بە وتارێک خەتەری شاسوار و گروپەکەی و خەتەری بەرهەم ساڵح و گروپەکەیم خستە ڕوو. بەڵام چونکە بزوتەوەی گۆڕان ڕیایی نەبوو و گوێی لە هیچ شتێک نەگرت لە غیابی ئەوانەوە یا لە قڵشتی ناو بچوتەوەی گۆڕان ئەمانە سەریان دەرهێنا و ئەمانە لە سێمانیا هات نەبوون. ئەمەوێ لێرەوە سەرنجی کۆنکرێتی خۆمتان پێ بڵێم کە زۆر کەس ڕێی من ئاپرسێ لەسەر نەوەی نوێ و لەسەر ئەم پارچە پارچە بوون و ئەمانە بۆیە لە ڕوانگەی منەوە ئەمانە خشخشۆکەن و ئەمانە گروی حیزبێک نین کە تاوەکو ئینسان باسی باڵباڵێن و ئەویان لەگەڵاکە. من بەش بە حاڵی خۆم ئەمەوێ بۆ مێژوو بڵێم لەو ڕۆژەوە کە ئەم نەوەی نوێ دروست بووە بە هیچ جۆرێکیش هێندەی چڵەپوشێکیش سەرنجی منیان ڕانە کێشاوە. بەڕاستی من هیچ کاتێ ئەمانم نە بە حیزب زانیوە و نە بە گروپێکم زانیون کە بۆ خەڵک تێبکۆشم و من پێم وا بۆ ئەمانە کۆمەڵی خەڵکن بزنسەکەن و سەرقاڵی پارەپیاکردن و پێیان وایە کە بە حەقیقەتی ژوایە کە لە بەناوی سیاست و حیزبایەتی و ئەمانەوە ئەم کۆمپانیانە خۆیان دەوڵەمەنەکەن و خەریکی بزنس و پارەپیاکردن و هیچ ڕەبتێکیان نییە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە. بەڵام بێبەختی خەڵکی کوردستانەوەیە کە سەدان هەزار کەس ڕازە بێتەوە لەوەی کە نازانێ ئەم دنیا بەدەستچیەوەی دەنگەدا بە شاسوار و دەنگەدا بەنەوەی نوێ. ئەمە بەڕاستی کارەساتە و ئەمە جێگەی داخە لە کۆمەلگای ئێمەیە کە ئەم خەڵکی ئێمە دوای گروپ گەلێگەکەوێ بەڕاستی من نازانم بیکردنەوەی ئەمەیان چۆنم. بۆیە ئەوە مدکە هەمووتان تێبگەن کە ڕەئی کۆنکرێتی من بەرامبەر بەم نەوەی نوێ ئەوە بووەکە تەنها لەلام گروپێکی بزنس بوون و تێکۆشاون بۆ ئەوەی کە لە ڕێگەی سیاسەتەوە خەریکی کۆمپانیا و پارەی زۆر پیاکردن و عەقدی بازرگانی و چوزان لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانیان و ئەلەم ڕوانگانەوە ئەمانە خۆیان دەوڵەمەندکەن. ئیتر ئەگەر کەسانێک بیریان لەوە کردوتەوە کە شاسوار و نەوەی نوێ ئەتوانن ئاڵ و گۆڕکەن بەڕاستی ترەمە کارەساتە ئینسان تاو دەرەجەی بیرکاتەوە و بڕوە ئاوا لەسەر ئەو مەوزوعانە قسەکە. بۆیە من ئێستا هەم تەرەفی شاسوار من تەلەڤیزیۆنی هیچ کەسێ ناکەم لاچکۆ پێوتم ئەوانە هەردوو تەرەفی شاسوار و هەردوو تەرەفی بەرامبەرەکانیان ئەمەی کە سەرکەوت شەمسەیە نازانم ئەم جەماعەتی ڕابن معروف ئەوانە هەردووشیان لای من سێوێکن کراون بە دوو کەرتەوە واتە سێوێکی ڕزی و بۆگەنن کراوە بە دوو کەرتەوە کەتێکیان شاسەر و گروپەکەیەتی کەتێکیشیان ئەو جەماعەتی ڕابوون و ئەمانەیە و ئەمانە کولەن دوای پارەکەوتون و ئەوانەیشی کە یەکەم جار بەڕابوون معروف و بە سەرکەوت و بەچێو دای شوا سەرکەوتن تەنها لە پێناوی پارە و پۆستا بووە ئەینا لە پێناوی هیچ شتێکی ترا نەبووە لە حەقیقەتە. یعنی کولی ئەم جوڵانەوەیە یا ئەم حرەکەتە حرەکەتێکی بزنسیە بوو بۆ پارە وەلا من بەدەر شتێکی تر نییە. ئەمە ڕەئی منە لەسەر ئەو چوارچێوەیە هیوادارم ئیتر خەڵک ئەوەندەم پێ نەڵێ ئەوە تۆ بۆ ڕەئی نییە ئەو تۆ بۆ ئەمە نییە بەبە منەوانم بە حیزب نەزانیوە کاکە ئەمەوێ یەک ڕاستی بۆ مێژوو بە هەموو لایە بڵێم من کە پشتیوانی
جێلنیم لە بژوتەوەی گۆڕان کرد لەبەر کەسایەتی نەوشام سەفا بوو ئەگینا من ئەو نەمناڵیم دوای عمەری سێ عەلی و جەلال جەوهەر و نازانم فڵان و فیسار و ئەلەم بابەتانەکەوم بەڕاستی من ئەمەندە جێلنیم لە حەقیقەتە من بۆیە 10 ساڵ هاوارم بۆ بژوتەوەی گۆڕان کرد لەبەر نەوشام سەفا بوو چونکە بە پیاو مەزانی نەوشام سەفا من پێم وابوو کەسایەتیەک ئەتوانێت ڕۆڵ ببینێ ئینسان ناکرێ هەر لە خۆ هەر کەسێ هەستا بڕوا پشتیوانی بکە و ئەمە بکە و ئەوە بکە و ئەلەم بابەتانە بکە بۆیە ئەوە ڕێی من بوو بە وردە بڕۆمە ناو بەحسەکە هیوادارم کە سوود بگێنم بە هەموو لایەن یەکەم با پرسیان لەسەرەوە بکەین ئەم گروپەی شاسوار بۆ ئاوای لێ هاتووە بۆ هەندێک یەک دوو خاڵتان بۆ باسەکەم کە تا ئێستا باز نەکراوە تەنها خەڵک لە فەیسبووکە خەریکی گاڵتەوکەپ و یاریکردن و ڕابواردن و ئەلەم بابەتانەیە و خۆ دەچیشیان خۆشیە بەڕاستی ئەواکەن یەکەم شاسوار ڕێکەوتووە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی بەغایە کە مانگانە هەر کەسێکیان 30 ملیۆن لەو معاشەی وەرێگرن بدەن بە شاسوار و بە نەوەکەیان و هەم سەرکەوتو و هەم ئەوانەی تر قبوڵیان نەبووە مانگانە ئەو پارەیە بدەن یعنی شەڕەکە لە پێشا شەڕی پارە بووە ئەندام پەرلەمانەکانی هەولێریش بڕیار بووە لە سادا یا لە سا 15 بدەن بە شاسوار ئەوان شەڕوا کێشەیان هەیە ئەمە خاڵێکە بەڵام ئەم کێشەی کە ئاوە تەقیوەتەوە تەنها ئەم خاڵە نییە شتی تریشی تایە بۆ نمونە یەکێک لەو هەڵە سیاسیانەی کە شاسوار کردی ئەوە بوو کە چووە ناو تەحالفی شیعەکان وەلەو تەحالفی شیعانە بوو بە ئەندام لەو تەحالفە کە ناوی تەحالفی سائیلونە ئەم تەحالفی سائیلونەیە پێکاتەیەکە لە هەموو ئەو شیعانەی کە تابعی ئێرانن سەر بە ئێرانن بۆیە شاسوار عەبدولواحید یەکەم هەڵەی سیاسی کە کردی کە زۆر گەمژانە و ساویلکانە بوو بە ئەندام لەو تەحالفی سائیلونە کە ئەمە تابعی ئێرانە بەهەر بۆەوە هەوڵی ئەدا تاوەکو ئێران سەرنجی ئێران ڕابکێشێ لە دەڤەری سلێمانی ئێران پشتیوانی لێ بکە و بە پیاوی خۆی بزانێ یا سوزانم ببێ بە پیاویان یا پشتیوانی بکە کاری لەسەر ئەما کرد بەڵام ئەو بێ ئاگا بوو لەوەی کە ئەم یا بابڵێن ڕەنگە بە ئاگاییشەوە بێ ئەو پرۆژەیەکێ لەو پرۆژانەی کە ئەم تەحالفی سائیلونە هەیەنە پرۆژەیەکە کە داوا لە پەرلەمانی عێراقەکە کە ئەبێ هێزەکانی ئەمریکا لە عێراقا دەرکە واتە ئەم داوایش داوای ئێرانە کە ئەم تەحالفەیەکە واتە شاسوار ئەندام بووە لەم تەحالفە کە تابعی ئێرانە و ئەمەش لەلایەن ئەمریشیەکانەوە قابلی قبوڵ نییە و لیان ئەدرێ هەنگاوێک لەم هەنگاوانە یا هەر دەسێ لە پشت ئەمەوە ڕاوەسابێ یەکێ لە خاڵەکان ئەمەیانە بۆ تەصفیەکردنی شاسوار و گروپەکەی کە من پێم وایە نەوەی نوێ ئەم لا ئەولا هەتا زوو تەصفیە بن بەڕاستی بە قازانجی خەڵکە و ئەمانە بێسوودن و ئەمانە ئۆپۆزیسیۆن بوون ناشرین نەکەن و ئەمانە لە هیچ کاتێ ئاوات و ئامانجی خەڵکیان نییە و ئەمانە ئەبێ بەناوی ئۆپۆزیسیۆن بوونەوە بەڕاستی قسە نەکەن خاڵێکی تر ئەوەیە کە هەوڵ ئەدرێ لە ڕێگەی ئەم نەوەی نوێ و ئەندام پەرلەمانەکانەوە کۆمەڵێ مقاولات و چوزانم قەید و بەندی ئابووری و ئەمانە لە عێراقا دروستکە و بتوانێ پارەی لێ پەیدا بکەن و ئیشیشیان هەروە بۆ لە حقەتە نزاری برای شاسوار ئەوەتەی لە بەغا بووە ئیشی هەر مەسەلەی بازرگانی و مەسەلەی قەید و بەند و ئالەم بابەتانەیە کە هەمووی لە چوارچێوەی پارە دەستخستنە ئەسۆڕێتەوە ئازیزان کێشەکان ئەمانە و هەرچێکی تر بن ئەبێ ئێمە بەو پڕی هوشیاریەوە لەگەڵ ئەمانە مامەڵەکەین ئەم مەدرسەیە کە مەدرسەی سوکایەتیکردن مەدرسەی گوێنفرۆشی مەدرسەیەکە کە لە کەمینایە بۆ ئەوەی کە مثلا کەسایەتی بەرامبەرەکەی بشکێنێ بە تەخین و بێحورمەتی لە مەلام سەفا سەرچاوی گرتووە یعنی مەلام سەفا یەکێکە لەو پیاوانەی مێژوو کە توانیوێتی تەصفیەی جەسەدی تەصفیەی ئەخلاقی تەصفیەی فکری چوزانم هەموو ئەمانە بکە بۆ مشکاندنی نەیارەکانی خۆی چیان نمونەمان باس کردووە کە چۆن مەلام سەفا لەگەڵ حورمەتما بۆ ئێوە کەلیمەی حیز و بێئەخلاق و ژنواکە و دایکی والێکە و ئەمانە هەمووی لە ئەدەبیاتە بەکاری هێناوە ئەم ئەدەبیاتە وردەودا خەرێک بوو کۆتایی پێهات بەڵام لەژێر دەستی مردنی دوای مردنی کاکنۆ شوام سەفا لەسەر دەستی ئەم گۆڕانەی گردەکەیە بەڕاستی ئەو نوع لە تەخین و سوکایەتی بە تەواوەتی عەکس بووە و هاتە مەیدان بازین چۆن یەکەم شێت شاسوار خۆی لێ بوو بە قیادەیەکی زۆر گەورە و زەبەلا یعنی لە وەهمە ئەژیا بەڕاستی ئەم کابرایە و ئێستاش لە وەهمە هەر ئەژی
ئەمیش بۆ لە غیابی سیاسیەشی گەورەیە لە دەڤەری سلێمانی خۆی لێ بوو بەو قیادە گەورەیە کە ئەتوانێ زەبەلاح بێ و ئەتوانێ قیادەی زۆر شتکاوە زۆر خۆی فشە کردەوە و زۆر خۆی بە ئەمە ئەمازانی بەڵام ئەو لەوە تێنەگەیشت بوو کە بەڕاستی ئەو دەنوکەی نییە بتوانێ ببێ بە قائیدێ و بتوانێ ببێ بە سەرکردەیە چونکە هەمیشە منوتومە سەرکردەی سیاسی مێژوو دروستیەکە نە بە پارە دروستەکرێ نە بە فڕوفیشاڵ دروستەکرێ نە بە چوزان ئەمان دروست ناکرێ بەڵکو مێژوو کردە ئەوە مێژووە ئەتوانێت سەرکردەیەکی سیاسی گەورە و سەبەلاح و خۆشناو دروستکە نەک لە ڕێگەی میدیای چاواشە و لە ڕێگەی قسەکردن و شیعارات و ئەلەم بابەتانەوە سێریکەن ئێمە ڕەفیق حەریریمان هەیە لەگەڵ ترامپە ئەمانە هەردووچیان بازرگانیان کردو و پاریان پێیا کردووە لە ڕێگەی ئەمەوە بوون بە سەرۆک هەم لە لوبنان و هەم لە ئەمریکا وەکو ترامپ ئەمە بۆ خۆی ڕوونە بەڵام هیچ کەسێک لە ئێمە یان لە خەڵک نەیپرسی شاسواری عەبدولواحید لە چۆ ئەم سامانەی کۆ کردەوە خۆشەویستان منتقی تیان نییە بەیانی ئارام مەحەوشێدە سلێمانی لە سلێمانی دەور و دوکانێک کاتەوە و تەلەڤیزیۆن کاتەوە و سەدانکە لەهۆی کۆ بکاتەوە و معاشیان باتی و بڵێ ئەو نەم هەیە خەڵک نەپرسێ بڵێ ئەرێ ئارام ئەحمەد تۆ ئەم پارەیە لە کێوە هێناوە سەرچاوەکەی تۆ کامەیە بەڕاستی لەم ئەوروپایە $10,000 پێبێ ئەبێ سەرچاوەکەی دەستنیشانکەی بۆ دەوڵەت بەڵام لای ئێمە سەدان هەزار کە دەنگەدا بە شاسوار ناپرسێت تۆ ئەم $100 ملیۆن لە کێوە هێناوە لە کێوە تۆ ئەم پارەیە پیا کردووە سەرچاوەی ئەم پارانە لە کێوەیە تۆ کە خۆت گەندەڵبی تۆ کە خۆت سەرچاوەی پارەکە دیار نەبێ تۆ کە خۆت هەموو ئەمانت بە قەید و بەندی سیاسی ژێر بە ژێر و دزی پیا کردبێ تۆ ناتوانی بەڕاستی بێی بڵێ ئیدعای پاچیت هەبێ ئیدعای ئەوەت هەبێ بڵێ من ئەبمە هەوێنی گۆڕانکاری و ئەتوانم کۆمەڵە شتەیە بیکەم بۆیە شاسوار کە زۆر خۆی بە گەورازانی لە ڕوانگەی منەوە نە باگراوەندێکی فکری هەیە نە باگراوەندێکی سیاسی هەیە لەبارەی باگراوەندی کۆمەڵایەتیشەوە ئینسانێکی لاوازە لە حەقیقەتە بەمانای کەلیمە لاوازە من وەکو ئینسان ڕێزی هەموو کەسێکم لەلایە بەڵام من وەکو منطقی عەقڵ قسەکانی خۆم دەکەم لە حەقیقەتە ئەمە ئیلاقی بەسەر ئەم کێشەی ناونەوەی نوێوە نییە ئەگەر بەیانی هەردوو باڵەکان کە یەک بگرنەوە و شاسوار هەر قائید و ئەوە بێ دیسا من هەمان تەفسیرم هەیە بۆ کەسایەتی شاسوار و بۆ کەسایەتی ئەو بزوتەوەی کە ناوی نەوەی نوێیە لە واقع بۆیە شاسوار لە غیابی ئۆپۆزۆسیۆنێکی ڕاستەقینەدا لە باشووری کوردستان دروست بووە گۆڕان شکستی خواردبوو گۆڕان ڕوئیای نەبوو سێریکەن با من بەڵگەیەک بێنمەوە وەکو نمونەیە کە هەمووتان ئاگاتان لێ بووە کاتێ مەسعود بازانی ڕیفراندۆمەکەی کرد شاسوار توانی فرسەت لە بژوتەوەی گۆڕان بێنێ و هەستا سوال ملی نەخێر بوو واتە تەواوکەرەکەی بەڵێەکەی مەسعود بازانی کە ئەو کاتی خۆیان باسم کردووە بەڵام بژوتەوەی گۆڕان هەتا کۆتایی نەیتوانی یەک بڕیا لەسەر ئەو مۆزوع بدا یا دژی ڕیفراندۆمە یا لەگەڵ ڕیفراندۆمە دوجار خانەی ڕاپەڕاندن و عمەر و ئەوانە ڕۆشن دەنگیان بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانیە ئەمە یەکێک بوو لەوانەی کە شاسوار توانی ئەمە بقۆزێتەوە و فرسەت بێن لە گۆڕان و لەوەی کە گۆڕان هیچ هەڵوێسێکی نییە و توانی خۆی با بە ناساندن و ئەوانەی هەمووی کرد بەهی خۆی کە نەخێریان وت بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی من لە کاتی خۆیان هاوارم بۆ ئەمانە کرد بەڵام گۆڕان خەوتە بوو پرخەیە هاو ئاگادار نەبوو لەوەی کە چی لەو ناوچەیە ئەگوزەرێ خاڵێکی تر لەسەر کەسایەتی ئەو کوڕا شاسوار ئەوەیە کە خۆی بە هیتلەرە زانێ شاسوار یعنی شاسوار پێی وایە ئەوەی کە لەگەڵ یا سیاسەت دەکا ئەمانە هەمووی پیاوی ئەون یا ئەمانە هەمووی خەڵکی بەردەست و نۆکەر و ئالەم بابەتان هەیە یعنی تەسەورێ یا دیدگایشی ئاغایانەی هەیە بۆ هاوڕێکانی خۆشی بۆ ئانەی کە لەگەڵیان پێی وایە ئەو زۆر زەبەلاح و گەورەوە ئەم خەڵکە هەمووی بەردەستێتی و هەمووی پیاوی ئەون و ئالەم بابەتانە جا خۆشەویستان ئەمە برایشی هەیە لە نزار ناوی نزارە لە بەخا ئەم نزارە شەریکە دزی دەرباز بوو وەزیری کۆچ و کۆچبەران لەگەڵ گردەکەیە ئەمانە هەمیان شەریکە دز بوون بۆیە لە بەخا کێشەی هەبووە لەگەڵ ئەم کوڕانەیە لەگەڵ ئەم ڕابوون مەعروف و ئەوانەیە
کە ویسوێتی ئەم فراکسیۆنی نەوەی نوێیە بەکاربێنێ وەکو ئەوەی کە خۆی ئەوێ هەتا لە جێگایە کە من ئاگام لێ وتبووی زۆر سێرە من پێشتر فراکسیۆنم لەم بەغایا کڕیوە قەسی دەرباز و هوشیار و فلان و فیسارەکانە کە ئیشی پێکردون بە پارە وتوێتی من بە پارە ئەمانم کڕیوە ئێستا فراکسیۆنی خۆشمانە کەژی بە جۆم ناکەن یعنی شتەکان ئاوا لێ کردووە و ئەوەشی کە بووە بە مەسائلی بنەماڵەیی هەروایە بەڕاستی ئەگە تۆ سێریکەیت بۆیە ئەمەش لە بەغا ئەم شانە ڕوویاوە کە ئیلاقی بەسەر مەسەلەی پارە و پوڵ و ئالم بابەتانەوە هەیە ئەمە بەشێکی تری وەکو باشم کرد کە بۆ دروست بوون لەوتمان لە قڕشی گۆڕانەوە دروست بوو هەمومان ئەزانین کە گۆڕان ڕوویایی نەبوو شکستی خواردبوو ئەمانە دروست بوون و ئیتر چێ لە پشتێتەوە بۆ خۆی بەحسێکی تێک لە کاتی خۆی ئێمە باسمان سەر ئەوانە کردووە شاسوار کۆمەڵی قسە و باسی یەکێت گۆڕانەکان نیانەوێرا خۆی لە قەرە بدەن عەزیزان ئەوەی کە بۆ من بە تەواوەتی کارەساتە ئێستا دوو جیلی سیاسی هەرزەکار و ناشرین دروست بوون لە باشووری کوردستانە کە ئەمانە بەڕاستی زۆر خەتەرن ئەم جیلە گروپێکن کە دوای شاسوار و نەوەی نوێ کەوتون و گروپێکن کە دوای کوڕەچیای نەوشوام سەفا کەوتون ئەم دوو گروپە دوو گروپی هەرزەکارن و دوو گروپی زۆر خەتەرن و ئەمانە زۆر دەمپیسن و ئەمانە زۆر چەپەڵن و ئەمانە هەچی کایە هەیە بەڕاستی ناشرینیان کردووە و هیچ مانایەکیان بۆ ئەخلاقی سیاسی و ئەخلاقی کۆمەڵایەتی نەهێشتۆتەوە حتا مەجالیان بۆ گفتوگۆش نەهێشتۆتەوە بەڕاستی یعنی گفتوگۆی سیاسی بۆی لێتر تێبگەن ئەتوانم بڵێم جیلەکانی پێشوو هەزار کەڕەت بەقەدەر ئەم دوو جیلە کە ئێستا هەن بەڕاستی باشترن لە هەموو ڕوانگەیەکی موڕاڵی و ئەخلاقیەوە بەو هەموو بێ ئەخلاقیەوە کە لە مێژووە هەیانە بەڕاستی سێریکەن عەزیزان من چیمنەوە بە جەلات جەوهەر چیمنەوە بە ئاواتی شێخ جەناب چیمنەوە بە سەرکەوتی کوبە بەڵام ئەمانە هیچ کاتێ نەهاتن ببن بە پەی جەوان و بڵێن ئارام ئەحمەد خوشکی وایە و دایکی وایە و ژنی وایە و پوری وایە و ئارەم بابەتانە سێریان کە لەبەرەوەی ئەمانە بەمڕاڵترن لە هوشیار عەبدوڵڵا و لە ویسم محەممەد و لە عەلی حەمە ساڵح و لە شاسوار عەبدولواحید و لە نازانم سەرکەوتی دادە شەمسەیەکی سەرکەوتی شەمسە چییە و لەگەڵ ڕابون معروفە یعنی هێشتا ئەوانە بەڕاستی بێ خاوەنی مڕاڵترن لەم جیلە گەنجە کە جگە لە جێن و بێحرمەتی هیچ شتێکی تر نازانن و هەدەفیشیان تەنها پارە و دەوڵەمەندکردنی و خۆشکردنی ژیانە ئەوەیە کە من یەک دانە ساڵە هاوارەکەم ئەڵێم عەزیزان خۆشەویستان هەڵسوڕاوانی بزوتەوەی گۆڕان ئەم گۆڕانەی ئێستا ئەم بزوتەوەی گۆڕانەی ئێستا ئەم گۆڕانی گردە ئەلف بە پەیوەندی بە دیدگا و دنیابینی نەوشوام سەفاوە نەماوە سێریکەن لە شەستەکانەوە لە سەردەمی هەژار موکوریانەوە هەتا سەردەمی ئومێد خۆشناو هەتا سەردەمی فڵانە فیسارەکان بێحرمەتی بە نەوشوام سەفا کرا گوێنی پێدرا سوکایەتی پێکرا پەناماری درا بە سەدان مەلەف کەوتە بەردەستی نەوشوام سەفا بەڵام هیچ کاتێ پەنای نەبر بە مەسائلی ئەخلاقی و مەلەف بڵاوکردنەوە و هەڕەشەکردن لەوەی ئەگەر تۆ بێدەم نەبی مەلەفە ئەخلاقەکە بڵاو دەکەمەوە بەڵام ئێستا شاسوارەکان و ئەم جیلە ئەیکەن ئێستا چیای نەوشیروان سەفا و ئەو گروپە دەوریایە ئەیکەن ئەمە بەڕاستی کارەساتەکەیە یعنی وای لێ هاتووە تۆ ناوێری ڕەفاقەتی هیچ کەسێکەی ناوێری بچێت تەواڵێت نەوەکو کاملە دانرابێ ڕیکۆرد بکا بەڕاستی بۆیە ئەم جیلە سیاسیە بەمانای کەلیمە حورمەتم بۆ ئێوە هەیە جیلێکی زۆڵە باشە ئەمە ئیتر فاکتە یعنی هەزاران بەڵگە لەسەر ئەمە هەیە بۆیە کێشەی من نەوەی نوێ نییە لە حەقەتە چونکە نەوەی نوێ نەوەیەکی بێمایەیە و لە هیچەوە دروست بووە و بە هیچیش کۆتایی پێت ئەوە تاکید بن بۆ چونکە ئەم نەوەی نوێیە بەرهەمی پرۆسەیەکی تاریخی نییە کە مێژوو کرد بێ و جەماوەری کوردستان خۆیان هەڵیان هێنجابێ و لە هەناوی خۆیانە دروستیان کرد بێ مێدیایەکی هەبووە پارەیەکی هەبووە گۆڕان شکستی خواردووە ڕوئیای نەماوە ئەمە دروست بووە و خەڵکان دەنگیان پێداوە هەشت کوسی لێ و چوار کوسی لێ و ئەلم بابەتانەوەکو ئیبینی کە بووە ئەمە ئەسڵی مۆزوعەکە لەبەرەوە ئەمانە هیچ نین و بەڕاستی ناچبن بە هیچ و هیچ خێرێکیشان بۆ خەڵکی کوردستان نییە تەنها دەوڵەمەندکردنی کۆمەڵە خەڵک نەبێت بەڵام بۆچی لەسەر گۆڕان ئەم ساڵە ڕاوەسام لەبەرەوەی گۆڕان خەونی هەمومان بوو گۆڕان خولیای هەبوو گۆڕان خەونی هەبوو گۆڕان ئومێدی ملیۆنی بەشەر بوو لە کۆمەلگای ئێمەیە بەڵام داخەکەن کوشتیان شکستیان خوارد بەڕاست شکستی خوارد لە ناویان برد ئەو ڕۆحیان کوشت
ڕۆحی ئۆپۆزیسیۆن بوون، ڕۆحی یاخی بوون، ڕۆحی ئارام ئەحمەدەکان، ڕۆحی فڵان فیسارەکان، هەموو ئەمانە بڕاستی لەناو برد. ئەمە چ منتقێکی سیاسیە؟ کەسێکی وەکو شاسوار عەبدولواحید تەبەن بۆ مەسەلەی ئەمەی کە ئەم ژنە گوایە ئەم ژنە ئەڵێ شاسوار ئەو نامەی ناردووە و هەڕەشەی بڵاوکردنەوەی فلیمی ڕوت و ئالەم بابەتانەیەکە تەبەنەوە بێ شاسوار خۆی وەڵام باتەوە کە ئایا ئەو ژنە ڕاستەکە یا ڕاست ناکە بە نمونە، یا شاسوار ئەبێ بڵێ من نیم سبەینێ، ئەمانە بەجێ خۆی. بەڵام من لەوە دڵنیام کە لەم جیلا کە ناوی شاسوارەکان و ئەمانەیە لەمە ئەمە ئەوەشێتەوە بەڕاستی. ئاکرێ لە هەموو شوقەکان کامێرەی دانابێت ئەیکەن ئەم جیلە نوێیە کە من ئەزانم ئەوانەی دەوری چیای شۆم سەفاوە ئەوانەی دەوری شاسوار لە دەستیان دێ بەڕاستی کامێرە دابنێن، ڕسمی خەڵک بگرن، ئەو شقانەی ئێن بکرێ، هەموو ئەمانە کامێرەی تیا بشێنن و فلیمی ڕوتی خەڵک بگرن و خەڵک تووشی کارەساتکەن و ئەمە بکەن بە چەکێک بۆ ئەوەی بەرامبەرەکانیان بێدەنگ بکەن. تو ویژدانتان بەڕێزان ئەمە سیاسەتکردنە؟ تو ویژدانتان سیاست ئاوا ئەکرێ؟ ها؟ بە هەزاران ژن و پیاوی گۆڕان هەیە ئێستا لە ماڵەکانی خۆیان دانیشتوون نارن قسەکەن لەبەرەوەی تەخوین نەکرێن، لەبەرەوەی پەلاماری ئەخلاقی نەدرێن، لەبەرەوەی بێحرمەتیان پێ نەکرێن، هەر لەبەرەوەی ئەو ژنە ئەمڕۆ هاواری لێ بەرزبووتەوە ئەڵێ هەڕەشەم لێکراوەکە فلیمی ڕوتم بڵاوەکەنەوە. باشە جای دروست کرابێ دروست نەکرابێ من ئەمەیان نازانم بەڕاستی. یعنی ئەم جیلە وەکو باسم کرد خەتەرە خۆشەویستان. عەزیزان خەڵکی کوردستان نابێت دەنگ بن بە شاسوار و بنەوەی نوێ. جا ئەمە بەیەکەوە بنیابە جیابن نابێت دەنگیا بدێتێ. خەڵکی کوردستان نابێت دەنگ بدا بە گۆڕانی گردەکەی ئێستا. ئەمە بێمەعناییە بەڕاستی. ئێوە بۆ لەمە حاڵی نابن. ئەمانە ئەهلی ئاڵ و گۆڕ نین، ئەبێ ئەمانە بخرێنە ئەولاوە، ئەبێ تیان هەڵبدرێ، ئەبێ دوور بکەونەوە بەڕاستی لە ماوەزی لەسەر سەحنەی شانۆی سیاسی لە عێراق و لە کوردستانە. من بابەتێکم نووسیوە لە ژێر ناونیشانی قوڕ بەسەر ئەوەی کە فیرعون پێی ئەڵێ کافرە. باشە ئێستا کاکە شاسوار بەوانی کە ئەڵێ کافرە یا ئەمان بە شاسوار دەڵێن کافرن، بابە ئێوە ئەهلی پارەن، ئێوە ئەهلی معامەلەن، ئێوە پارە پەیاکەن، ئێوە خەمی خەڵکتان نییە. قسەی قۆڕە خەڵک بێدابێشێ بە دوای ئێوە بکەوێ. ئەوە بەدبەختی میلەتی کوردە سەدان هەزارگە دەنگا بە گۆڕان و بەنەوەی نوێ و بە شاسوار بەچێ بێت. ئەمە عەیبە بەڕاستی کاکە. بۆیە ئەم چینە یا ئەم دوو جیلە کە ئێستا سیاسەت دەکەن و گەنجن بەڕاستی دوو جیلی ساختەچی بێمڕاو درۆزن دووڕوو و پەنابەر بە کۆمەڵی مەوازی ئەخلاقی و هەوڵدان بۆ شکاندنی نارەکانی خۆیان ئەوەیە. داخەکەم کە ئەو گۆڕانەی گردەکەی ئێستا ئەمەنە پەیوەندی بە کاکنەوەشیوانە نەماوە، چونکە من وتم کاکنەوەشیوان چەنە خاوەنی ئەخلاق بووە لەو مەسەلە خۆی باسێکە ئێستا بڵاو بۆتەوە ئەڵێ بە سەدان مەلەفمان لەبەردەستا بووە بەڵام هیچ کاتێ پەنامان بە بڵاوکردنەوەی مەلەف نەبردووە، نەمان کردووە بە هەڕەشەیەک بۆ سەر نارەکانمان هەتاوەکو بێدەنگیان کەین بەڕاستی. دەی عەزیزان بە ئێواڵم ئەمانە کێن معارەزەی یەکێتی و پارتی بن؟ کێن ئەمانە بەڕاستی ناتوانێت معارەزە بێ؟ کاتێ چیای نەوشوا مستەفا کۆمەڵی خەڵکی لە دەورا هەیە هەمووی وەکو شاسوار هەلووکن، هەمووی خەڵکی پارە پەیاکردن، هەمووی سەرسەری و چەق و کێژ و شەقاوەن، ناتوانێت ئۆپۆزیسیۆن بێ، ئەبێ لەگەڵ پارتیان ڕێبکەوێ. ناتوانێت بەڕاستی. ئەمانە ناتوانن معارەزە بن لە بەرامبەر یەکێتی و پارتیا. ئەمانە خەتەرن بەڕاستی. ئەمانە کۆمەڵی خەڵکی بێمڕاڵن، کۆمەڵی خەڵکی عاشقی پارە و پۆستن، ئەمانە ئینسانی دووڕوون نووسەری ساختن، ئەمانە گەنجی سەر لێ شێواون بەڕاستی، گەنجی هەڵخەڵەتاون بە مانگانە مشتێک پارە بۆ ئەوەی کە لەسەری بژین. بۆیە هیچ کاتێ خەڵکی ساختەچی ناتوانێت ئۆپۆزیسیۆن بێ، خەڵکی بازرگان ناتوانێت ئۆپۆزیسیۆن بێ، خەڵکێک کە بە شوێن پارەوە بە شوێن پۆستەوە بێ، خەڵکێک کە بڕوە کامێرە دابنێ بۆ ئەوەی کە بزانێ ئەندام و کادر و لایەنگرەکانی چی ئەکەن لە ژووری نووسنەکانیانە ناتوانێت ئۆپۆزیسیۆن بێ. ئەمە سەرفەن بێئەخلاقیە بە درێژایی خەت بەڕاستی. ئەم حرەکەتانە زۆر خەتەرناکن بۆ کۆمەلگای ئێمە. ئەمەنە سیقە و ئیعتیبار لە بینی ئینسانەکانە ناهێڵنەوە. تۆ ئێستا ناتوانی بە ئازادی بێیت لەگەڵ کەسێکا گفتوگۆ بکەی ئەتەسی دەنگە ڕیکۆردکە، ناتوانی نامەیە بنووسی نەوەکو نامەکە هەڵبگرێ سبەینێ بیاتەوە بەڕووتە. ئەمە کارەساتە کاکە. ئەمە چی دروستی کردووە؟ ئەم جیلە بێڕەوشتە دروستیان کردووە بە ناوی گەنج و مەنج و ئالەم بابەتانەوە کە ئەوا بینی ئەمە حاڵەکێتی بەڕاستی. باشە پەلاماری ئەخلاقی یەکترتن، یەک ژن ناتوانێت سەر دەربێنێ یەکسەر ئەڵێ ئەو تۆهمەی ئەخلاقی خەنە پاڵی ئەڵێنەوە فلیمو هەیە بۆی تێکی پشتێن و ڕسوایکەن نەتوانێت لەو کۆمەلگایە سەر دەربێنێت.
باشە کێشە ئەمەیە ئەوە چی میلەتێکە سەدان هەزار دەنگ بە شاسوار و ڕابوون و شەرسەرکەوتی شەمسەیەکێ کێوە ئەی هاوار چۆن میلەتی ئاوا لە دنیا هەیە چۆن تۆ ئەم کاراکەی چۆن تۆ ناپرسیتەوە چۆن تۆ چ میلەتێکی بۆ خاتی داروبەر خۆ من ئەو نەم هاوار کرد قورگم پێوە نەما بەڵام فایدەی چییە خۆ تێناگەن خۆ بەرژەوەندی ناهێڵێت تێبگەن خۆ پارە و گیرفان ناهێڵێت تێبگەن هەر کەسێ $100 باتێ ئەڵێن بژی باشە خۆتان خۆفرۆشن بە ئێمە مەناژ ئەڵێن خۆفرۆش ئەوە کە حاڵەکەیە ئەیبینن باشە هەر ئەو جەماعەتی چیای نەوشی و ئەمسەفا بچووتەوەی گۆڕانە یەک دانە شەژمان منیان کرد بە پیاوی لاهور بۆ ئەوەی بڵێن ئارام محمەد بچووکە هیچ نییە لاهوریان گەورەیە کرایان و لاهور پیاوە کاکە ئارام پیاوی لاهورە بۆ ئەوەی لاهور گەورەکەن ئارام محمەد بشکۆلەکەنەوە هەر ئەو جەماعەتی گردە و پیاوەکانی دەوری چیای نەوشان سەفا سێ دانە مانگە لەبەر ئەوەی کە دوو مقابلەم کرد لە NRT ئارام محمەد خۆی فرۆشت ئارام محمەد پیاوی شاسوارە ئەچون شاسواریان گەورا کرد سوکاتیان بە منە کرد یعنی ها ئارام پیاوی شاسوارە شاسوار مهمە و ڕابەرە و ئەمە ئەوەیە ئەچون بێحرمەتیان بە منە کرد و ئەزانێ مێژوو هەروە کاغەزێکی سپیە مێژوی ئارام محمەد تۆ بێ بە ئارەزی خۆت ڕەشی کەیتەوە ناتوانی بەڕاستی ئەو کارانە بکەیت ئەمە شەرمەزاری بوو بۆ ئێوە بەرامبەر بە ئێمە کردتان ئێمەتان کردە پیاوی ئەم و ئەو خۆشتان دزن درۆزنن دار و بەرتان بردووە یەک زەڕە جیاوازی لە بینی چیای نەوشوام سەفا و شاسوارە ناکەم شاسوار دزە چیاش دزە چیا گردێکی بردووە $10 ملیۆن بردووە ڕسمەکانم لەلایە کە بە جانتا دۆلار ئەو دانیشتووە ڕسمی لەگەڵ دۆلارەکان ناگرتووە ئەبووە کەتە مازیانیای ئێمە بەڵام بۆمانە پۆشی ئەمانە بەڕاستی ئەمانە ئەخلاقی سیاسیان نێشە لەو کۆمەلگای ئێمەیە باشە خۆیان دزن خۆیان پیاوی ئەم و ئەون ئەگەر یەک پیاوی ڕاستگۆ هەبێ ژنێکی ڕاستگۆ هەبێ ئەیانەیە بیشکێن و لە ناوی برن باشە بەڵام با بۆ مێژوو یەک خاڵ بڵێ یەک خاڵی ئەم گروپە بەرامبەر شاسوار هەیە من بەرز ئەینرخێنم ئەو خاڵیش في أبراب معروف سەرکەوتی شەمس و فڵانە فی سەر ئەم بابەتانە یەک خاڵی هەیە کە من بەڕاستی بەرز ئەینرخێنم ئەو خاڵەیە کە بە شاسواریان وت ئیست وتیان بوەستە ئەمەی تۆ بنەماڵە چێتیە و بازرگانیە بەڵام لە ناو بچووتەوەی گۆڕانە یەک پیاو نەبوو بە چیاو نەما بڵێ ئیست ئەمە بازرگانیە ئەمە بە بنەماڵەیەکردنی بچووتەوەی گۆڕانە یەک پیاویتیان نەبوو بەڵام ئەمان ئەو کاریان کرد کارێکی زۆر شەریفانەیە وە کارێکی باشە بەڕاستی لانی کەم ئەو نە شەهامەتیان هەبوو هەر کێشێکی تریشە مشکلە نییە بەڵام ئەو نە شەهامەتیان بڵێن ئیست ئێمەوە قبول ناکەین بە بنەماڵەیەکێ بەڵام ناو گۆڕانە کەس نەبوو لە ناو گۆڕان بە بنەماڵەیە کرا سامانەکەی برا $100 ملیۆنی برا هەمووی کرا بە تاپۆی ڕەش چوە گیرفانی چیاو نماوە هەموو خەڵکی تریش برسی و بێکار و قوڵ بەسەر مایەوە بەڵام کەس نەیوت ئیست ئەمە قبول ناکەین باشە هەمووی بۆ پۆست و پارە چوونە بەر سێبەری ئەوە ئەمە بەڕاستی کارە سات بوو باش بۆ ئەوەی فەقت قسە بکەین فەرقی گۆڕانی گردەکەی ئێستا لەگەڵ شاسوار و نەوەی نوێ چییە فەرقی چی ئەوە تا ئەندام پەرلەمانی نەوەی نوێ ئەڵێ شاسوار نامەی بۆ ناردووم ئەڵێ چاوەڕوانی گرتنی بڵاوکردنەوەی گردەی ڤیدۆیی سێکسی خۆ بکە ئەمە قسەی من نییە باشە بزووتەوەی گۆڕانی گردەکەیش هەر هەمان شکلی کرد لە بەرامبەر ئێمەیە ئەگەر شاسوار $10 ملیۆن دەستکەوتووە چیاو نمای نەوشان سەفا $10 ملیۆن دەستکەوتووە باشە سەدان کەسیان کۆ کردوتەوە بە پارە ڕۆژ تا ئێوارە بێحرمەتی بە هەموو لایەکمانەکەن فەرموو چ جیاوازێک لە بینی ئەم دوانە هەیە ئێمەیان کرد بە حیس دایکمان کرا بە حیس خوشمان کرا بە بێهەڵگیرا و بێئەخلاق مامۆسا جەمال کە سکرتێری جڤاتی گشتیە کۆمپیۆتەرەکەی ئاوا بەجێ هێڵێ لە گردەکەیە پیاوەکانی کوڕانی نەوشان سەفا ئەچن لە فەیسبووکەکەیە ڕسمی ئەو ژنە دەرەهێنن ڕسمەکەیان بەڕووتی بڵاو کردەوە باشە ئەوە لێدان بوو لە مامۆستا جەمال سکرتێری جڤاتەکەیان بوو وتیان وەڵا هاک کراوە هاک نەکرا بوو پیاوەکانی هەر لە گردەکەەوە ئەو کارە کرا بوو بەرامبەر بە سکرتێری جڤاتەکەیان ڕسمەکانیان گرت ڕسمی ئەو ژنە داماوەیان بڵاو کردەوە 1001 بێحرمەتیان پێکرد لە گردەکەەوە ئەوە بەڕاستی کرا ئەوە بۆ لێدان بوو لە مامۆستا جەمال بۆی ئاوا بێدەنگی کەن و چیاونمە هەچێکیان وت بڵێ تەواوە خۆیەتی من لە خزمەتانم ئەگینا ڕسمەکان ڕاست بوو حەقیقەت بوو هەموو ئەو شتانە بەڕاستی وە گردەکەش کردیان چیاونما کردیان لە واقع کەواتە ئەمانە هەردووکیان دیوی یەک دراون سەریکە
کوڕانی نەوشوام سەفا دوای 10 ساڵ پشتیوانی نەوشوام سەفا کە ئارام ئەحمەد کردوێتی دەیان خەسم کرد بە دوژمنی خۆم لەسەر نەوشوام سەفا لەسەر گۆڕان 2000 دۆلاریان نار بۆ پرسەکەی باوکم دەنگیان ڕێکۆرد کردبووم کە ڕەخنەم لێگرتن هەڕەشەی بڵاوکردنەوەیان لێکردم دەی ئەگەر فلیمی ڕوود بووایە بڵاویان ناکردەوە زمانیان نەئەبەستم 2000 دۆلارەکان لێسەندمەوە تێگەی کاکی شیرینم ئێوە ئەبێ بە ئەخلاقەوە قسە بکەن بەڕاستی نەک کە لە پارەتان باتە بڵێن تەواوە فەرقی چییە؟ ساڵێ بەر لە ئێسا لە تووڕەبوونێکا کە هەزاران جوێنم پێدرا کفرێکم کرد دوو جار داوای لێبوردنم کردووە گۆڕان ئەو کفریان هەڵگرت بووم 10 ڕۆژە لێ ئێن و لێ ئێنەوە بۆی خەڵک جوێنم باتێ ئەگەر فلیمی ڕوود بووایە هەروایان ناکرد بەڕاستی بڵاویان ناکردەوە ئەگەر خوشتێکم فلیمی ڕووتی هەبوایە دایکم هەی بوایە خۆم هەم بوایە ئایا بەڕاستی بڵاویان ناکردەوە کەواتە فەرقی چییە؟ فەرقی چییە کاک؟ عزیزان ئەم جیلە گەنجانە بە سیاسەتەوە زەحمەتیان نەکێشاوە کاکە وەکو ئێمە بەعز ڕاوی نەناون وەکو ئێمە بەعز بێحورمەتی پێ نەکردوون وەکو ئێمە لە تاوالیەکە هەڵنەواسراون ئەمانە هەردوو سەر حازری بە حیاتی ماندوو نەبوون یەکسەر هاتوون بوون بە ئەندام پەرلەمان بە ماساوشێتی بوون بە وەزیر و گزیر بوون بە خاوەنی پارە بۆ یەکە حساب بۆ هیچ شتێک ناکەن تێکشکاندنی خەڵک نەبێ بەڕاستی ئەمانە مڕاڵیان نییە ئەمانە خەتەرن بە مانای کەلیمە چۆن تۆ بێیت 2000 دۆلار بۆ پرسەیە بنێنی دەنگەکە ڕێکۆرد کەیت دوایی بڵێ ئەگەر بێدەنگ نەبی بڵاو یەکەینەوە فەرقی چییە؟ ئەگەر فلیمی ڕوتم لای نماوچیا بواە ئێستا حتاکە لە بڵاو کرابووە ئەگەر فلیمێکی ڕوتم لای گۆڕان بواە ئێستا حتاکە لە بڵاویان کردبوو بۆ شارەزاییتان کەواتە ئەمانە خەتەرن ئەمانە بەڕاستی کارە ساتخڵکەن عەزیزە یەک زەڕە جیاوازیان نییە شاسوار ئەوەیەکە ئەمانش ئەیکەن نەوەی نوێ ئەیکە گۆڕانیش ئەم گۆڕانی ئێساش ئەیکا ئەمەیە خەتەرەکە چیان نەکرد بە قاری حاجی عەلی عوسمانی حاجی مەحمووبە بە نازانم چیشی ئەمانە وەرە یەک گۆڕانم ئەوێ ڕەخنەی هەبێ لە بزوتەوەی گۆڕان لە گۆڕانە ئەسڵیەکان هەزارکە لە پەلاماری ژنی نەدرێ پەلاماری خوشکی نەدرێ ڕەفیقە کۆنەکانی خۆیان دەی یەک پیاومەوێ بتوانن ڕەخنەی لە چیاونەما بگرێ بزانن چۆن سەد مەلەفی ئەخلاقی بۆ دروستەکەن ئەمانە هەمویان وەکو یەکمان خۆشەویستن هەمویان یەکشت بۆیە من بە هیچ جۆرێ نەقەناعەتم بە شاسوار هەبووە نەقەناعەتم بە بزوتەوەکەی هەبووە و هیچ کاتی حساب لەسەر ئەمانە ناکەم بەڕاستی و گۆڕانیش ئەگەر نەوشوام سەفا نەبووایە ئەمەندە جێل نیم 10 ساڵ ژیانی خۆم دابنێم بۆ بزوتەوەی گۆڕان ئەوە نەوشوام سەفا بوو کە ئارام ئەحمەد کاری کرد من ناسم دوای مامۆستا جەمالکەوم بابا من سەلانی گردەکە بە قوتابی نازانم من ئەوانەی کە ئێستا گۆڕان بەڕێوە بن ناهێڵم پێڵاوم بۆ جوودکەن یعنی بەشایەنی ئەوەیشیان نازانم پێڵاوم بۆ جوودکەن زۆر بێحورمەتیدان بە منکە جەماعەتی گۆڕان ئارام ئەحمەد خوێنێت بە شاسوارێکی من نەوەی نوێ لەسەرەوە هەتا خوارەوە شایەنی ئەوەیان نییە پێڵاوم بۆ جوودکەن هەشایەنی ئەوەشیان نییە بۆ شارەزاییتان بەڵام دوو جار بۆ تاریخ ئێڵم دوو جار لە NRT قسەم کردووە سوێن بە خودا NRT داوای لە من نەکردووە من خۆم داوام لە NRT کردووە کاکە بۆ مێژوو ئێڵم تا بڵێن وەرە قسە بە گۆڕان بڵێ من خۆم داوام کردووە خۆم نامەم نووسیەوە وتومە ڕێگەم بدەن مەجموعەیە قسە بکەم دوو جارەکە بەسپاسەوە ڕێگەیان پیاوم من تەنەها بۆ لێدان لە گۆڕانش ئەو کارم کردووە نەک بۆ شتی تر هەردوو جارەکە لە گۆڕانمدا بەڵام گۆڕانەکان نەهاتن مناقەشەی سیاسی فرقیم لەگەڵاکەن تۆهمەی ئەخلاقیان خستە پاڵ خوشکم 15 ساڵە مردووە خستیانە پاڵ دایکم 30 ئەو ساڵە مردووە لە ئاوارەبوونەکەوە یەک کەس و بنەماڵم نەما بە حیز نەکرێ دەی ئەگەر یەک فلیمی ئەخلاقیم لە گردەکە هەبوایە چۆن بڵاویان ناکردەوە فەرقی چیە ئێستا گۆڕانەکانیان باسی شاسوارەکەن ئەی بۆ باسی چیان ناکەن ئەی بۆ باسی گۆڕانەکەتان ناکەن لە گردەکە ئەی بۆ ئەوان پەلاماری ئەخلاقی ئێمەیاندا فەرقی چییە تۆ بڵێ ئارام ئەحمەد دایکی حیزە و خوشکی هەڵگیراوە و ژنی فڵانکە حیزە ئەمە حیزە چ جیاوازیەکیە بەڕاستی چ جیاوازیەکیە خۆشەویستان هەمویان یەکشتن من لێرەوە بۆ یەکەم جارم قسەیاکەم کاتی خۆی ڕەئەموا بووە داوا لە عوسمانی حاجی مەحموود لە قادنی حاجی عەلی لە سەدان و هەزاران هەڵسوڕایی بزوتەوەی گۆڕانەکەم لە گردەکە بێنە خوارەوە ئەو گردە ڕەبتی بە گۆڕانەوە نەماوە ناوی بنن گردە دزراوەکە پێویستە لە کوردستانی باشوور حرەکەتێکی تا دروست بکرێ لەسەر هەمان عەقڵ و ئەو بنەمایانەی کە نەوشەوام سەفا دایڕژ بەڕاستی ئەگەر ئەوە ناکەن ئێوەش بڕۆنەوە مۆڵە بەخوتان دابنیشن بەڕاستی باشە
پێ ئەزانی چۆنە خۆشەویستان شاسوار و شاسوارەکان ئەبوایە بدرانایە بە دادگا نەک دابنیشێ بڵێ منە فریاد ڕەس و ئەم کۆمەلگایە ڕزگارەکەم چیانما ئەبێ بدرێن بە دادگا لەبەرەوەی گردیان دزیوە دەیان ملیۆنیان دزیوە لەبەرەوەی سامانی خەڵکیان تاڵان کردو و بە تاپۆی کردنە بە ناوی خۆیانەوە ئەبێ ئەمانە دادگایی بکرێن لە دادگایی خەڵکا بەڕاستی نەک خەڵک بشێ دوایان کەوێ بڵێ وەڵا شاسوار و نەوەی نوێ ڕزگاربانەکە با دەنگ بین بە چیا و نما و گۆڕانی گردەکە ئەمە شەرمەزاریە ئەمە ئیتر عیبە بەڕاستی ئەمە ڕسواییە عەزیزان و خۆشەویستان واز لەم شتانە بهێنن کاکە ئاقڵ بن برای شیرینم ئەو هەموو بێحرمەتە بە منتان کرد من پیاوی شاسوار بووم ها من پارەم لە شاساوە گرت بوو هەی گۆڕانە دۆڕاوەکانی گردەکە هەی خەجاڵت بن لەم دنیا و لەو دنیا هەی لەوە ڕسواتر بن منە بم بە پیاوی شاسوار منە بم بە پیاوی لاهور کورە منە بم بە پیاوی عەرز و ئاسمان ئێوە خەجاڵت نابن بەڕاستی ئەو هەموو درۆیە بۆ منتان کرد لەناو خەڵکە ئەم هەموو قنووسینە پڕ و پوچە بۆ ئێمەتان بڵاو کردەوە ئەمە ئەخلاق و ئەتوارەکانتانە جیاوازیتان نییە نالیا کۆمپانیای نالیا و کۆمپانیای وشە هەردووکیان تاکی یەک جور پێڵاون بۆ کۆکردنەوەی سامان و بۆ کۆکردنەوەی دزی دەرباز کە ڕەفیقی براکەی شاسوار عەبدولواحیدە دەیان ملیۆن دۆلاری دزیوە بۆ کوڕەکەی نەوشام سەفا بۆ چیای دزیوە من تەحەداکەم چیا شەریکە دزی وەزیرەکەی گۆڕانیش بووە لە هەولێر ڕێبازی حەملانێکی شەریکە دزی بووە پارەی وەرگتووە لێیان ئەمانە چی پارەیان دزی بێ بەشی چیای نەوشام سەفایان داوە بۆ ئاگاداریتان ئەگەر وانییە ئەی بۆ هەڵوێستیان نەبوو ئەی بۆ قسەیان نەکرد هەموو عێراق ئەزانێ دەرباز دزا ئەی بۆ دەرباز ئێستا ئەیانوێ پۆسیکەی بینێ پۆسیکەی بنێ ئەگەر شەریکە دزی چیان نییە ئەگەر پارەی بۆ کۆ نەکردوتەوە لەسەر ڕاستی وتەڵتان لە ئارام ئەحمە لەبەرەوەی ڕاستی ئەڵێ لەبەرەوەی حەقیقەت ئەڵێ لەبەرەوەی خۆی نافرۆشە بە کەس بۆ من نەمەتوانی خۆم فرۆشم بە چیا و نما بۆ گۆڕان بۆ خۆم پارە پێیاکەم ها نەمەتوانی ئەم کارەکەم ئێوە کورە بەس من ئێوە ئەناسم چ داعبایەکن من بەس ئەزانم ئێوە چ میکرۆب و چ ئایدزێکن چۆن شەرم ناکەن ئەم هەموو درۆیە ئەیکەن بۆ ئەم عادەمە ئەو هەموو بێحرمەتیە بە ئێمە لەبەرەوە داوا لە گۆڕانی گردەکە ئەکەم خۆتان مەکەن بە شێخ و مەشایەخ و بە حەزەتی باران لەگەڵ شاسوار جیاوازیتان نییە شاسوارشی ئەخلاقی بڵاوەکاتەوە ئێوەش بڵاوتان کردوتەوە بە ڕەفیقەکانی خۆتان هەزار یەک بێحرمەتان بە ڕەفیقەکانی خۆتان کردووە یەک ژنی گۆڕان یەک پیاوی گۆڕان نایەرە قسە بکە ئێوە ئەڵێن مەلەفی ئەخلاقیە ئێوە ئەڵێن دایکی حیزە و خوشکی حیزە و ئارام ئەحمە ئەمە فلان و ئەوە ئەڵێن بابەتانەیە یەک کەس نایەرە قسە بکە لەبەر ئێوە کەواتە جیاوازیتان نییە ئێوە ئەخلاقی سیاسیتان وەکو یەک وایە بەڕاستی یەک سەرش فەرقی نییە بۆیە خۆشەویستان عزیزانی ئارام ئەحمەد لێرەوە بە دواپەیان بە هەموو لایەکان بڵم دیفاع مەکەن لە شاسوار و لە گروپەکەی دیفاع مەکەن لە سەرکەوت و لە نازانم ناوی چی ئەمەتریان ئەمێکە گۆڕان بوو ئێستا ناوەکەین بر لە بیمەشە ناوەکەی کە 15 حیزبی کردووە دیفاع مەکەن لەمانە مەکەونە سەنەری هیچیان پێغەمبەر کرد بەیانی پارچە پارچە و ڕسوا بوون ئەوانە خەتەرن بۆ کۆمەلگای ئێمە ئەوانە مافیان ئەوانە ئەبێ نەمێنن بەڕاستی مەکەونە سەنگەری هیچ کەسێکیانەوە چ سەنگەری شاسوار و چ سەنگەری ئەمانەی تریان کەسە لە بەخابیانەکە دەرکردووە سەرکەوت و نازانم چێنەوە دیفاع لە هیچیان مەکەن هەردووکیان وەکو یەکوان بەڕاستی دیفاعیش لەو گۆڕانەی ئێستا مەکەن تەواو لەگەڵ پارتیوە لەگەڵ ئەمانە خەریکی حکوومەتن دیفاعیان لێ مەکەن کاکەم ئەوەی دیفاع لەمانە ئەکا تەنها بۆ پارەیە تەنها بۆ ژیرفانە ئەگینا بۆ هیچ شتێکی تر نییە خۆشەویستانم عزیزان بە هیچ جۆرە دیفاع لەمانە مەکەن بەڕاستی ئەمە کارەساتن بۆ کۆمەلگای ئێمە ئەمانە تەواو بوون ڕابوون معروف بڵێ نابێ کەسێک کە بەڕاستی هوشیاری هەبێ نابێ دیفاع لە ڕابوون معروف کە ڕابوون بۆ پارە چۆ لای شاسوار بۆ پارە هەموو ئەمانە بۆ پارە ڕۆشتون سەرکەوت لە قنیسەق ساڵێک کرد ئێستا چۆ بۆ پارە چۆ بۆ لای شاسوار و بۆ بە ئەندام پەرلەمان هەموو ئەمانە بۆ پارە ڕۆشتون هەمویان ئەیانزانی کە شاسوار هیچ نییە بەڵام ئەیانزانی میدیای هەیە پارەی هەیە وتیان با لە ڕێگەی ئەوانەوە پارەمان دەستکەوێ ئەمانە هەمووی قاچاقچین هەمووی بازرگانن بڕوایان پێ مەکەن بە هیچ جۆرە بڕوایان پێ مەکەن خۆشەویستان تەواو ئەمە کەن بەڵام ئەو مقیاسم تەواو دروستە گۆڕانی گردەکە لەگەڵ نەوەی نوێە وەکو یەکوان هەردووشیان بەتایبەت لە بڵاوکردنەوەی فایدە چونکە بە هەمووان کردووە بەڕاستی بەمیان کردووە ئەم جیلە خەتەر باشە من شیعر بڵاوەکەمەوە کابرا لەگەڵ کارنشۆ ڕسمی هەیە ئەلێ گوب خوارە مەحمەد
ئەڵێ خوشکی وا لێکەم ئارام محمەد لە کاتژمێر ڕسمی هەیە گۆڕانە لە گردەکەیە ئێوارە چیانانی بۆ دروستەکە بە یەکەوە نانەخۆن بەڵام گوێن بە خوشک و دایکی ئارام محمەدەیە گوێن بە خوشک و دایکی فڵانە فیسار ئەدا باشە بابا باوەرتانە بێ ئەو قاری حاجی عەلیە ئەو عوسمانی حاجی مەحمووە بە سەدان گۆڕان وەڵڵا نان قسەکەن لەبەر تەخمین بە قورئان لەبەر سوکاتی نان قسەکەن سوکاتی جەماعەتەکەی ئەو گەنجانی لای نماو چییە نان خەڵکان پەلاماری ئەخلاقی مەنەدەن پەلاماری ژنیانەدەن هی دایکیان هی خوشکیان هەزار ئەڵێن بە ئارەزوی خۆیان هیچ مڕارێک نەماوەتەوە کاکە هیچ عیلاقاتێکی ئینسانی نەماوەتەوە تا دوێنێ ڕەفیقی بووی ئەمڕۆ هەزارێک بێحرمەتیت پێیەکە کاکە تێگەی براشینم ئاوایە هەمویان کاکە سیروان بابان کێیە بە قوربانە بم سیروان بابان دایمە بە شوێن هینەوە بوو ناوی چییە مامڕۆسەمەوە بوو دوای شاسوارکەوە بووی بێ بە ئەندام پەرلەمان ئەوی شوێن پارەکە و کاکە سیروان بابان خۆ من یەک دوو جارم بینیوە لەگەڵ مامڕۆسەمەکە هاتن کاتی خۆی کە گۆڕان بوون کاکە ئەویش بۆ پارە دوای شاسوار کەوتووە سیروان بابان خۆ بۆ چییە کاکە من نوری چاوم بە ڕاستی ئەڵێم بۆ پارە نابووایە بە حیاتی نێچوو بەلای شاسوار ئای چۆن بۆ پارەی هەمووی کاکە ئێوە بۆ لەمە تێناگەن من براکەم زیینوو بێتەوە ئەمڕۆ ببێ بە ئەندام پەرلەمان ببێ بە وەزیر و گزیری گۆڕان و نەوەی نوێ و ئەمانە تەنها بۆ پارەیە بۆ هیچ شتێکی تر نییە تەواو خۆتان مەخەڵەتێن کاکە خۆتان مەخەڵەتێن ئێستا هەمووتان بزانن بەوەی کە من ڕەختم لە گۆڕانە گرت لەبەر ئەوەی کە لە NRTۆ قسەمە کرد ئارام محمەد خۆی فرۆشەوە چەندەوە گرت و ئارام محمەد دایک و خوشکی و باوکو و ئەم بابەتانە کوڕە ئێوە نامرن ئێوە نامرن کورە هەمووتان بەداخەوە کوژمەوە ئارام محمەد هەر خۆی نافرۆشێ بە کەس ئاها ئەیبینی پەلاماری شاسوارێ بۆیم پەلاماری گردەکە بۆیم کورە من 10 ساڵی ڕەباق پشیوانیم لە گۆڕان کرد لەسەر جیرفانی خۆم بە کرێکاری ئەگەر خۆفرۆش بوومایە خۆم بە نەو شوام سەفا فرۆشت ئەگەر خۆفرۆش بوومایە خۆم بە گۆڕانە فرۆشت من لەسەر حسابی خۆم ئەوەم کرد لەسەر جیرفانی خۆم ئێستا ئەچم خۆم بە شاسوارە فرۆشم گۆڕانەکان ئێوە گۆڕانن هەیە ڕسوایینە ئاغاکانی گردەکەی لای چیاونمە کەمتان پێکردم ئەم دوو مانگە خۆفرۆش و ئارام محمەد و شاسوار و ئالم بابەتانە ئەها چەنە هاڕەم هەیە ئەها چەنە ڕازگوانە قساکەم ئەها لە هیچ شتێک ناترسم چکە پیاو نییە لەم دنیای ئارام محمەد کڕێت پیاو نییە لەم دنیایە حیزب نییە لەم دنیای ئارام محمەد کڕێت ئەبێ بمرن بەو داخەوە بەڕاستی بمرن بەو داخەوە نەکدابێت دۆخ ئیدعای بۆ ئارام محمەد بکەن تەواو من ئیتر قسە ناکەم بۆیە خۆشەویستان داواتان لێ یەکەم دیفاع لە هیچیان مەکەن دیفاع لە هیچیان مەکەن جەماعەتی شاسوار و جەماعەتی سەرکەوت و نەریکی هەمویان یەک دەعبان هەمووی پارەیە هەمووی بزنسە قسەی قۆڕە هەڵبژاردنەکانی مانی 12 ئەکرێ هەر لە ئێساوە داوا لە هەموو لایەکەکەم یەک زەڕب بدەن لە شاسوار و لە نەوەی نوێ ئەم بێ ئەو بێ یەک زەڕک بن لە گردەکەی گۆڕان لە زەرگەتە هیچ کەس دەنگ بەمان نەدا بەڕاستی لە ماڵەوە دابریشن دەنگ بەم دۆستدان نەدەن بەڕاستی دەنگ بەمان نەدەن سەدان کەسمان دەوڵەمان کردمان بە ملیۆنەر بەڵام خۆمان نان نییە بیخۆین باشە لەو گردەوە سەدان کەسمان کرد بە خاوەنی پارە بەڵام خۆمان نان نەبوو بیخۆین ئێشتا بێشەرەفیشمانەکەن ئێشتا پەلاماری ئەخلاقیشمانەدەن ئێشتا دایک و خوشک و ژن و داربەران بە حیزب زەکە لە گردەکەی بچوتەوەی گۆڕانەوە بینمانەشێتەوە تەواوی ئەو جنانی بە ئارام محمەد دراوە لە ناوچاوانی چینە شۆم سەفای بینمەوە چکە پیاوەکانی ئەون بە ناوی سەرکەوتی شەمسەوەیە و بە ناوی نازانم بەدەم ڕێگاوە گوڵچنین و بە ناوی نازانم ڕێگەی کاکە و بە ناوی ئەمانەوە هیچ شتێک نەما بە دایک و خوشک و بنە ماڵی ئەمەی نەکەن باشە ئەگەر منیش مەلەفێکم هەبووە لای ئێوە ئێستا حتا کە لە بڵاوتان کردبووە بە ویژدانم بە گۆڕی حاجی عەلی باوکم بە گۆڕی نەو شام سەفا لە شوێنێکا ژنێکم ماچ کردایە لای گۆڕان بۆ ئێستا بڵاویان کردبووە یان ئارام محمەد ئەها ئەو ژنە ماچ کردووە بڵاویەکەینەوە ئەگەر بێت قسە بکەیت تێک بۆی دەمم بەس ئەزانم ئێوە ئەمن بۆیە خۆشە ئەم جیرە خەتەرن بەڕاستی زۆر خەتەرن من لەوە زیاتر کاتتان ناگرم شەوی هەمووتان خۆش بێ چاوتان ماجەکەم حرمەتم بۆتان هەیە بەڵام من تەنها ڕووم لە خەڵکی کوردستانە ڕووم لە خوا و لە خەڵکە پشتم لە بەرژەوەندیە پشتم لە پارەیە پشتم لە پارتیە لە یەکێتیە لە گۆڕانەکەی ئێسایە لە نەوەی نوێیە لە یەکگرتووە لە کۆمەڵە هەموو ئەوانم لای مافیایە هەموو ئەوانە ئیشی خێر ناکەن هەمووی بەرژەوەندی و پارەیە کۆمەڵی ئیسلامی ئێستا پارتی ئێرە تەسویکە خەریکە ئەوانش پارچە پارچاکەن هەموو ئەمانە ئاوایە عەزیزان خۆشەویستان کەواتە قسەکانی من وەکو مناڵوان وەکو ئەو مناڵم کەوی پاشا ڕووتە هەموو ڕاستێک بۆ هەمووتان ئەڵێم بەڕاستی جۆ لەگەیش کەسێکە ناکەم خواتان لەگەڵ و شەوتان شاد بێت و من هیچم نەما لەوە زیاتر حرمەتم بۆ ملایەتانێ خواتان لەگەڵ